لە مەراسیمێکدا لە شاری هەولێر یەکێتی تۆپیپەی کوردستان مەدالیا و قەڵغان و نازناوی بە سەرجەم پاڵەوان و خاوەن پلەی دووەمەکان و باشترینەکانی وەرزی ڕابردووی خولەکانی تۆپیپەی کوردستان بەخشی. ئەوەی جێگای سەرنج بوو دهۆکی خاوەن پلەی دووەمی جامی هەرێم بایکۆتی مەراسیمەکەی کرد بەهۆی ڕووداوەکانی دوای یاری کۆتایی. وادەی وەرزی نوێی خولەکانیش دیاری کرا. کە ئەمڕۆ ئامادە نەبوون بەڕاستیمە دڵتەنگی بە تایبەتی من خۆم وەکو سکرتێرێکی تۆپی کوردستان لەبەرەوەی من عیلاقم زۆر باشە لەگە دەستەی کارگەری یانەی دهۆک و هەندەرانیان نەمزانێگە بمزانیە لەوانەیە خۆم پەیوەندیم بۆیانکە نەک پەیوەندیم پیانکردنا ئامادە بووم بڕۆم بۆ شاری دهۆک لەوێ لەگەریانش قسە بکەم. ئەتوانم بڵێم خەڵاتەکان ئامادە نەبوون. خۆتان نەزانن ئیمساڵ لێمە تایسە شایستەدارەکانمان وەرنەگرت خەڵاتەکان چکو لە دەرەوەی وڵات ئەو دروستکراوە ئامادە نەبوو دڵنیا بنەوە لە نێزیکدا یعنی ئەو شتە ڕوو ئەداعینن ئاهەنگێکی ئەتوان بڵێم ئاهەنگێکی وایان بۆ ڕێک دەخین لەوێ بە ئامادەبوونی سەرۆکی حکومەت خۆی دێ و خۆی خەڵاتەکانیان پێدا دارایەکان. دێمە لە بەرنامەمانە هەموو خوڵەکان ئیمساڵ زوو بە ینی دەستی پێ بکەین لەبەرەوەی بۆی بتوانین بە شێوازێکی زۆر باش خۆمان ئامادەکەین بۆ کۆنیفا. ئێمە 25دا خۆلی نایە بەڕوا پێشەوە پێش هەفتەیەک سوپەر ئەڕوا دوای ئەوە ئەتوانم بڵێم 15 بۆ 20 ڕۆژ دوای ئەوە ئینشاءڵڵا خۆلی پلەیەک و بە هەمان شێوە ینی ئێمە سقف زەڤەنێکمانداناوە بۆی بتوانین خولەکان داوا بە دوایەک برێ. پێشمەرگەی هەولێر وەک پاڵەوانی خولی نایە بوو جام قەڵغانەکانی پێبەخشرا و ئارەڕاد وەک پلەی دووەمی نایە مەدالیان پێدرا دوای 113 ڕۆژ لە کۆتایی هاتنی ڕکابەریەکانی خولەکە. سەمیر سدیق وەک باشترین ڕاهێنەر و هەڵگورد قەیز وەک باشترین یاریزانی لاو و دیار عەلیژ وەک گۆڵکاری جام لە پێشمەرگەی هەولێر و سەفین فایق لە سەی سادق وەک باشترین یاریزان و گۆڵکار غەفور عوسمان وەک باشترین گۆڵپارێز و مستەفا حەنون وەک باشترین یاریزانی دەرەوەی هەرێم لە ئارڕات خەڵات کران. الحەمدوللا دوای مادوبوونەشی زۆر توانیمان نازناوی جامی کوردستان و خولی کوردستان بەدەست بێنین. بەڕاستی لەمە زەحمەت و 11 مانگ 10 مانگ تەمرین بکە تا هەردوو نازنامە بەدەستێنا. الحەمدوللا باش بەردووچی گەیشتین بەڵام تقریبا پاش 3 مانجی کە کاسەکەیرا متعە تامی خۆی نامێنێتن وەکو لە مەلعەبی وەگری و هەروەها شایستە دارایی شیواش یعنی پێویست بوو کە ئیتحاد بداتەوە یاریزانەکان بەڵام بەڵێنیان داوە ئینشاڵڵا لە مەراسیمەشکە دابەش بکەن. لا خولی پلەیەک دوای 154 ڕۆژ لە کۆتایی هاتنی خولەکە هەولێر وەک پاڵەوان و ڕانیە وەک دووەم محەممەد حەمید و شادومان سەباح وە گۆڵکار و ئەحمەد کەوکەز وەک یاریزای نمونەیی خەڵات کران. خۆی کە ئەو خەڵاتانەش مەراسیمەکەش کە تاخیر دەبی بەڕاستی خۆی دەبی لە کاتی خۆیدا بکرێ مەسەن کە خولەکە تەواو دەبی ڕاستە خۆ ئەگەر پاڵەوان دیار بوو هەر ئەو ڕۆژی کە دوای یاری کۆتایی کە فیکەی ناوبژوان لێ دەرێ خەڵاتەکان دابەشکرێ ئەگەر پاڵەوانش دیار نەبوو ئەوە چەند ڕۆژێک دواتر بەڵام بەو شێوە تا ینی تاخیر بوونا خۆی ئەوە شتێکی ینی زۆر تەندروست نییە لە بۆ دابەشکردنی خەڵاتەکان. بەرحاڵ ئەمە پیرۆزبای لە جەماوەریانی هەولێر دەکەین کە هاندەران کە پاڵ پشتیانە کەمابوون دەستێک کارجێڕیمان کە نازناوەچش لە بۆ سەر حسابی نازناوەکانی یانە زیاد بوو. ئەم یاریزانەکان بەڕاستی چاوەڕێ ئەوە دەکەن کە یەکێک تۆپی کوردستانیش خەڵاتی دارەیەم کە لەبەرەوەی یاریزانەکان مافی خۆیانە. لا خولی پلە دوی کوردستان هەڵەبجا وەک پاڵەوان و تەناهی خاوەنی پلەی دووەم هەڤاڵ ئەحمەدیش وەک گۆڵکار خەڵات کران. لا فوتساڵی کچانیش ئافرەتانی هەولێر و زاخۆ خاوەنی پلەی یەکەم و دووەم خەڵات کران. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.